كتابێکی پۆلیگڵات ئەوسا زۆر جوان خوێندم و چوومە ناو ئیمتیحان تەمەشام کرد پرسیارەکان لەوە نەبوو کامە خوێندیتوان بەڕاستی گرانتر بوو و ئەو دەرەجەم نەهینە کە بە خۆم دەمەوێتن دەمەوێت دەبی دیسان خۆم بهێڵمەوە داواکارم لە کابینەی نوێی حکوومەت دیسان پێداچنەوەکی بە ئیمتیحانەکانی ویزاریدا بکەن و دەبێت پرسیارەکان ئاسانتر بن. پێشەکی پێرۆزبایی خۆم ڕادەگەنم بە بێوەنەی تەشکیلکردنی حکوومەتی تازای هەرێمی کوردستان هیوادارین کەوا لە جێگای ئەو شتانی بێکەوە خەڵک تەمەنای دەکاتن یەکەم هەنگاویان کەوا باس دەکەن کەوا نەهێشتنی گەندەڵی خاڵێکی زۆر گرنگە. من وەکو گەنجی شاری هەولێر بەڕاستی زۆر دڵخۆشم کە حکوومەت تەشکیل بوو بەس هیوادارم لە حکوومەت گەنجەکان تەحین بکەن تەحینات بکرێتەوە. بەڕاستی شانازی بەو حکوومەتەی هەرێمی کوردستانەکەین بۆ کابینەی نوێ ئێمە ئەوە چەند ساڵە چاوەڕێیەکەین ئەوانەی کە گەندەڵیەکەن ڕاستی خەڵک بزانێت کە ئەوانە گەندەڵن شەفافیت کە هەیە باسی شەفافیت دەکەن ئەوانەی کە گەندەڵن گەندەڵی دەکەن و حەقی خەڵکی دەخۆت و غەدر لەو خەڵکەی دەکەن پێمان خۆشە بەڕاستی بدنێنە دادگا لە بەرچاوی خەڵک بۆی ببتە عیبارەت ببتە عیبرەت.